من ڕێباز خەلیل سەرۆکی بەشی کارگێڕیکار لە پەیمانگای تەکنیکی پایتەختی تایبەت. ئێمە خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە ئەم ساڵ یەکەم خولی دەرچوونمان دەبی لەم بەشە گرینگە و داوا لە قوتابیانی خۆشەویست دەکەین دەرچووی 12 ئامادەیی بەشی زانستی وێژەیی و هەم میژدە دەدەینە دەرچووەکانی ئامادەیی بازرگانی کە دەتوانن لەم بەشە گرینگە ناوی خۆیان تۆمار بکەن چونکە ئەم بەشە تایبەتی خۆی هەیە کە دەتوانی هەم لە کەرتی تایبەت و هەم لە کەرتی گشتی بە زووترین کات دەرفەتی هەڵی کاری لە بۆ بڕەخسێت و قوتابی کە لەم بەشە تەواو دەبێت دەتوانی پسپۆڕی بەدەست بینی لە کارگێڕی سەرچاوەی مرۆیی بە بازار خستن فرۆشتن کەمەش گرنگی تایبەتی هەیە لە بۆ کەرتی تایبەت.